من لە ستۆدیۆ میوانێکم هەیە یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی و ئەمنی کاک یاسین بەخێر بن بۆ ستۆدیۆی کوردستان 24 لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە ئێمە زۆر قسە و گفتوگۆمان لەسەر شەڕی حەلەب و ئەم شەڕەی بەرامبەر بە کوردانی حەلەبە کرد. ئەمەوێت بپرسم کە ئایا کاردانەوەکان بە تایبەتی کاردانەوە دەرەکیەکان لەسەر ئەم پرسە وەک پێویست بوو؟ زۆر سپاس دکتۆر جان، سڵاو لە جەنابەت لە بینەرانی کوردستان 24. بەداخەوە باسی کاردانەوەکان بکەین، کاردانەوەکان زۆر لاواز بوون، هەتا زۆر نەرێنی بوو لە هەندێک باس لە ئاستی ئەو زوڵم و کاولکاری و تعەدایە کە لە کورد کرا لەو دووگەڕەکەی حەلەب بەڕاستی زۆر ینی وەکو مرۆڤ با بڵێن وەکو چاودێر مرۆڤی تووشی شۆک کرد. ینی ئەو هەموو دیمەنانەی کە دیتمان ناخەژێنانە ئاوارەبوونی خەڵک، دەرچوونی منداڵ، گریانی منداڵ، بردومانکردنی ماڵ، بردومانکردنی نەخۆشخانە و شوێنە گشتیەکان، ینی وای نەکرد کە لە شوێنی کە دەبینی کە منداڵێک دەکوژرەیە کە خەڵکێک کوژرە، ئەوش هەر ناخۆشە تەمەن، ینی ئەوش هەر ڕەتکراوە. بەڵام کە بابەتەکە پەیوەست بوو بە کورد، کاردانەوەکان زۆر لاوازن. بەداخەوە کورد تا ئێستا ئەو کەمانەوەی کە بۆ خوێنی کورد ئەوها بێبەهای لەلایەن خەڵکی، بێزگەلەوەی کەمە ئێمە وەکو کورد بەڕاستی ژمارەیەکی و ئاسانینە لە ناوچەکان، بە تایبەتی لە سووریا کە ئەو چەند ساڵی دیتمان و لە شەڕی دژە تیرۆر و ئەوەی کە کوردانی سووریا لە کۆڵ حیزبایەتی و ئەو دەگەڕێن، ینی تێبینیشمان لە ساندێک حیزبەکانی سووریایە، کوردەکانیش بە تایبەتی. بەڵام وەکو ئەو ڕۆڵەی کە کورد هەیبوو لە سەقامگیری، لە ئاشتی، لە دژایەتی تیرۆر، لە شەڕکردنی تیرۆر، ئایا ئەوە بوو کە نەکرێ مەسەرەن کاردانەوەی دەوڵەتی یان سەرۆکی گەورەترین وڵات وەکو ترامپ ئەوە زۆر بە ساردی باسی بابەتەکە بکە و داوا دەکەین و وا دەکەین کە ئێمە باش دەزانین کە ئەگەر ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بێوێ شتێک بسەپێنی لەسەر هەر وڵاتێک هەر کەسێک دەیکا بە ئاسانیش دەیکا و بە چەند خولەچێک دەیکا. بەڵام ئەو کاردانانەوە بە تایبەتی هەتا عەرەبیەکانیش با دەگەل نێو دەوڵەت ئەمویست لەسەر ئەوە قسە ئەمە هەر بەرامبەر بە کورد نەکرا، بەرامبەر بە دروزەکان کرا، بەرامبەر بە عەلەویەکان کرا، ئەوە بەرامبەر بە کوردەکانیش کرا. پێ وایە کۆمەڵگەی نێودەوڵەتی چاویان نوقاندووە لە دەست درێژەکانی ئەحمەد شەرع لە پێم وایە کە دکتۆر جان بەداخەوە ینی ئێمە وەکو کورد با بڵێن هەتا خەڵکان کێش سوێش حەز دەکەین کە بێخاوەن بووی لە دنیا، ینی وڵاتی عەرەبی کەمە لەگەڵ کورد بینمان خۆشە و پەیوەندیمان باشە. بەڵام من پێم وایە کاتەکەی کە هەڵبژێردرا بۆ ئەو هێڕشەی لەسەر کوردەکان کرا کاتێکی دیبلۆماسی و سیاسی بوو، لە کاتێک بوو کە حکوومەتی شەرع ئێستا زۆر نزیکە لە ئیسرائیل کە ئەوەش بە پێی ویستی ئەمریکایە. چەند ڕۆژێک پێش شەڕەکەی، ڕۆژێک یان دوو ڕۆژ بۆ پێش شەڕەکەی پێتمان کە دانوستاندن هەبوو لە نێوان سووریا و ئیسرائیل لە فەڕەنسا. وەزیری خارجیی، وەزیری دەرەوەی سووریا و سەرۆکی دەستگای هەواڵگری وەرەو ینی ئەگەر لە ئاستی گفتوگۆ و تەوێژبی زۆر ئاستەکان نزم بووی لەگەڵ ڕاوێژکارێکی نەتەنیاوە دانیشتن. بەڵام ئەوە دیارەکە دیسان کورد کەتە ناو بازاری ئەوەی کە مامەڵەی پێ بکرێ بەداخەوە کە زوڵم و تعەدای لێ بکرێ، خەڵکانێک لە نێو کۆمەڵگەی عەرەبی، چە نێو کۆمەڵگەی دەوڵەتی، نێو کۆمەڵگەی ناوچەیی هەرێمی ئەوە نەبوو کە کەسێک بەرگریان لێ بکە، وەکو باسم کرد لایەنە سیاسیەکەنا، بەڵام هەر نەبی لەلایەنە مرۆڤایەتیەکە. لەسەر ئاستی ناوخۆ هەرز و سەرۆک بارزانی ئیدانەی ئەم دەستدرێژەی کرد، ئەمە چەند کاریگەری هەبوو لەسەر ڕەوشەکە بە شێوەیەکی گشتی؟ ئەم پێم وایە کە هەڵوێستی جەنابیان زۆر هەڵوێستێکی گەورە بوو کە وای کرد کارەساتەکە گەورەتر نەبی. ئەم پێم وایە ئەو پەیوەندی تەلەفۆنی کە لە هەمان ڕۆژی یەکەم لە ئەحمەد شەرع کرا بە جەنابیان، پێم وایە کاریگەری باشی هەبوو، هەڵوەستەک بوو لەلایەن دەسەڵاتدانی سووریا کە زیاتر نەستنە پێش یان خوێنی کوردیان زۆرتر. ڕاستە ئەوەی دیتمان زۆر ناخۆش بوو، بەڵام ئەگەر ئەو هەڵوێستە نەبایە پێم وایە کارەساتەکە گەورەتر دەبوو، نەدەگەیشتە و ئەنجامەی کە کارۆک و بەڕێز عەبدی باسی کرد کە بە نێوەنگیری هەندێک بابەت کرا. ئێمە وەکو کورد دەڵێ زەرەر لە نیوەی بگەڕێتەوە باشترە. کات و ساتەکە دیارە ئەوە نەبوو، دیار بوو ترس لەوەی هەبوو کە زیاتر کارەسات گەورەتر بی، کوشتار زیاتر بی، کاولکاری زیاتر بی. بەڵام لە هەڵوێستی جەنابی کاک مەسعود و هەڵوێستی خەڵکانێکی باش و کورد ئەگەر پاڵپشتی زۆر گەورەشی نەبی، نێو دەوڵەتیش نەبی، بەڵام سەرکردەوەکی جەنابیانی هەیە کە دڵسۆزبی بۆ کورد نەک لە هەرێمی خۆمان وەرکو لە هەر شوێنێک کوردی لێبوو. ئەو بکە هەکو باسم کرد، ینی تێبینیمان هەیە لەسەر
پرۆسی سیاسی لە سووریای لەسەر پرۆسی سیاسی لە نێو کوردی سووریای بەڵام ئەوە هیچ کات ڕێگر نەبوو کە سەرکردایەتی کورد بە تایبەتی جەنابی کاک مەسعود کە هەڵوێستێکی تونند و ئەوەی هەبی لە بەرامبەر ئەوەی کە بەرامبەر کورد دەکرێت دوور لەوەی چ ڕەنگێکە چ بۆنێکە چ ناوێکە بەڵام مادەم کووردە ئەو هەڵوێستا جوامێرانە دەبی بەڕاستی جێڕێز و تەقدیر بێ لە ڕاگەیەنراوەکەیە مەزلوم عەبدی ئاماژە بۆ کات کە بە نێوەنگیری لایەنی دەرەکی کە ئینسیحابەکەن یان نەکشێنەوە لە ناوچە کوردیەکانی حەلەب بەڵام دیمەنی دیکەمان بینی لە دوێنێەوە بڵاوە بێتەوە هێزەکانی سووریا کە کۆمەڵی گەنجی کوردیان گرتووە ینی بەیاننامەیە هەبوو لەلایەن ئاسایشی ناوخۆوە کە ئەڵێ ئەمانە لە نێو عیلەکانە دەرهێنراون خێزانەکانە دەرهێنراون و هیچ پەیوەندیان بە ئێمەوە نییە ئەمانە ینی نمایی شەکریان وەکو هێزی چ گەرنتیە هەیە بۆ جێبەجێکردنی ئەو ڕێکەوتنەی کە ئەنجام دراوە بە نێوەنگیری وڵاتان چکە مەزلوم عەبدی داوای زەمانەتی جێبەجێکردنی ڕێکەوتنەکە دکتۆر جاوڵا پێم وانە هیچ زەمانەتێک هەبی دەسەڵاتێک کە حەزی لە خوێن مژیبی یان کاولکاریبی یان میلەتێکی و میلەتی کورد بە ترس بزانی بە خەتەر بزانی لەسەر خۆی و دەسەڵاتی پێم وانی هیچ زەمانەتێک هەبی بەداخەوە وەکو باسم کرد ئەو زەمانەتانی کە بەڕێز عەبدیش باس دەکا ئەو پێویستە لە هەموو ڕێکەوتنە کوردیەکان لەگەڵ خەڵکی بکە بەڵام تا ئێستا ئەو زەمانەتانە نییە بەداخەوە چێ زەمانەت دەکات لەسەر کە ئەو هێزی ئاسایشی نێوخۆ لە ناو ئەو گەڕەکە کوردانە کشایتەوە ئێستا هەروکو ئەو ڕێکەوتنێکی باس کرایە بەڵام چێ زەمانەت دەکات کە خەڵکی کورد بە هەر بەهانەیەکبی نەکوژرێ دەرنەکرێ هیچ ئەوەیەک نییە بەڕاستی ئێمە لە دەرەوەی حەلەب لە کۆبانی لە عەفرین لە چێ و چێ لە شوێنە ناوچەکانی کە ناوچەی زۆرینەی کووردە و بەداخەوە خەڵکانیش کە هاتن کۆنتڕۆلیان کرد دیتمان کورد چی بەسەر هات وی پێمانی هیچ زەمانەتێک هەبی ئەوەی کە کراش کە وەکو فشارێک بوو ئیشەکە ڕاوەستا ئەم پێم وایە ئەوش هەر پەیوەندی جەنابی کاک مەسعود بوو لەگەر تۆم باراک کە بەداخەوە ئەویش وەکو نمایندەی ئەمریکا نوێنەری ئەمریکا ئەوش هەروێستی هەر زۆر باشنەوە بەڵام دیارە فشارێکی لەسەر بوو کە بگاتە ئەو ئاستەی کە شەڕ کاولکاری لە ئاستێک ڕاگیرێ بەڵام پێم وایە ئەگەر بە تەواوی فشارێکی نێودەوڵەتی نەبی ئەگەر کورد بە تەواوی با بڵێن هێزە دیبلۆماسیەکەی خۆی بەکارنێنی لەگەر خەڵکی نێودەوڵەتی پێم وایە کە ئەو زوڵم و ئەو تعدا و ئەو کاولکاری بەرامبەر کورد هەر بەردەوام دەبی لە هەر شوێنێک کە کوردی لێبوو خەڵکانیش کە دەسەڵاتیان هەبوو خەڵکانیش باڵادەست بوون پێم وانە هیچ زەمانەتێکەیە کە کورد زۆڵمی لێ نەکرێت باش پێت وایە کوردانی سووریا ئەوەندە لاواز بناوە بە ئاسانی حکوومەتی سووریا بتوانێت وەک ئەوەی لە حەلەب ڕوویدا لە ناوچەکانی تریش دووبارەی کاتەوە بە تایبەتی کارتی هەبوونی ژمارەیەکی زۆر لە با بڵێن دەستگیرکراوانی داعش لەوێ لەژێر دەسەڵاتی ئەوانان کە ئەمە کارتێکی فشاری نێودەوڵەتی شەبێ بۆ ئەوە پێم وایە کورد لە سووریا کارتی زۆری لەدەستە دکتۆرجان کارتی لەدەستە هەرزی لەدەستە سامانی سووریای لەدەستە وەکو نەوت لە ناوچەکانی کارتی زۆر بەدەستە بەڵام یەکەم جار کورد پێم وایە سەرکردایەتی کورد دەبی یەکەم یەک دەست بی یەک دڵ بی کە بە شێوەیەکی زۆر باش بەرجەستە بوو لەو ئەو تعدایانێک کە لە ئەشرەفیە و شێخ مەقسوود کرا و پێشم وایە کە ژیرانەتر و هێورتر بڕیار بدا کە هەنگاوی داهاتوو چ دەکە و تەواوی ئەو با بڵێن معادلاتانەی لە ناوچەکە هەیە چ لە نێوان سووریا و ئیسرائیل چ لە نێوان سووریا و ئەمریکا چ لە نێوان دەوڵەتە عەرەبیەکان و سووریا چ لە نێوان فشاری تورکیا ئەوانە هەمووی بە جوانی بخینتەوە هەنگاوی باشە دەناوکو باسمان کرد کارتی زۆر گەورە و زۆر گرنگی لەدەستا کە دەتوانی لە کات و ساتێکی ئاوا بەکاریان بینی بەڵام وەکو باسمان کرد دەبی بە ژیرانە و بە عاقڵانە ئەو کارتانەی کە لەدەست کوردە بەکاری بینی باش لەم ڕووداوەدا با بڵێن شتگەلێ ڕوویداوە کە تەواو دژی پرەنسیپەکانی مافی مرۆڤ و ئەسڵان بە تاوانی کۆمەڵکوژی و جینۆسایدیش هەژمارەکرێت چۆن ئەم بابەتە بەکار بهێنرێت بۆی جارێکی کە کوردانی ڕۆژەوە ڕوبەڕووی ئەم جۆرە کارانە نەبنەوە باسم کرد کاک دکتۆر لە کاردانەوەکان ئینسان بەڕاستی تۆزێک بێهیوایە یعنی زلهێزەکانی جیهان با بڵێن ئەو منەظەماتە جیهانیانە هەتا ئێستا بەڕاستی ینی بەیاننامەی وا توندم نەدیت ینی چەند تەمەشای سوۆسیال میدیا دەکەین چەند تەمەشای کاردانەوەکان دەکەین ئەوە نییە بەڵام لێرەوە دەبی ئەوە دیسان بە ئەزمونێک بی دەرسێک بی کورد لێ وەربگری کە بەڕاستی دەبی بستە ناو قوڵایی ئەو ڕێکخرا و ئەو شتانە و یعنی با بڵێن
ڕاستە مە بخۆمان لە ناوە خۆمان وەکو میدیا کاریگەری زۆر باشیە بوو لە ناوە خۆمان وەکو کورد خەڵکی کوردستان لە هەر شوێنێک کاردانەوە چێ بوو بەڵام ئەو کاردانە دەی بەهێزتر کرد بگوازرێتەوە دەبی ئەو مەزلومیەتەی کورد بگوازرێتەوە بە دەرەوە یعنی زۆر جار ئەمە ئەو ئەزمونەمان هەبووە لە کوردستان لێرە لە شوێنی تکا و ئاکامی خۆشێ بوو ئەنجامی خۆشێ بۆ ما کردێکە فشار بخرێتە سەر حکوومەتەکان شەڕ ڕێکخراوەکان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئێستا کورد بەڕاستی جگەلەوەی کە خۆی بەهێزکە پێم وایە دەبی ئەو لایەنەشی زۆر گرنگی پێ بدا و بەهێزی بکە کەوابی کارتی فشار ئێمە کوردێکی زۆرمان هەیە لە هەندەران لە ئەوروپا لە شوێنی تکا لە ئەمریکا ئەو کوردانی لەوێ دەبی بجوڵێنەوە دەبی ئەو فشارە دروستکە لەسەر وڵاتانە باشە بەڕێز یاسین عەزیز شرۆڤەکاری سیاسی و ئەمنی زۆر سپاس جەناب.